بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه واتباعه ومن والاه بإحسان إلى يوم الدين. لا سرتاي دەستپێکی باسکردنی ئەشعەی MRI دەمەوێت بە سوورەتی ئیخلاص دەست پێ بکەم. بسم الله الرحمن الرحيم. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. لە ڕۆژگارێکی پڕ لە ناخۆشی، پڕ لە مەشاکل، پڕ لە نەبوونی موچە، پڕ لەوەی کەوا نەخۆش و دکتۆر خەریک بوو سیقایان بێکتری نەمینێتن، مهرەبانی هاتە بوون. مهرەبانی گۆتیکانی دەستە خزمەتەکان وەرن باخ یارمەتی نەخۆشە شێرپەنجەکان بدەین. ئیدی ئەوە بوو پارساڵەکە زیاتر لە 50 دەفتەر خێرخوازان پارەی زەکات و خێران هینە، گوتیان ها دکتۆرەکان پەپ و لە فریشتە ئاساکان ئەوە پارەکانی ما وەرن خزمەتی نەخۆشەکان بکەن. ئەوڕۆکە باسی ئەوەی دەکەین کەوا ئەو جیهازەیە کە بە پارەی خێرخوازان کرا لە ناو خەستەخانەی میهرەبانی دانرا، کەوا قستی یەکەمی 50 دەفتەری درا، قستی دووەمی 10 دەفتەری درا، قستی سێمی 1/4 دەفتەریت کە دەدرێ کە بە 135 دەفتەری ئەو جیهازەیە کرا کە لە هەموو کوردستان ئەو جیهازەیە تاوەکوی ئێستاکە کەس نەیکڕیا. خەستەخانەی میهرەبانی یەکەم خەستەخانەیە بووە کە لە عێراق سێمین جیهازە، دانەک لە بەغدایە، دانەک لە نەجەفەیە و دانەک لە کوردستان هەیە کە ئەمە کڕیتمان. و ئەو جیهازە هۆڵەندیا دەمەوێتن پسپۆڕەکانی ئەشعە و سۆنەر کە بەڕێزان لێرکوانە ئامادەنە لەگەڵ تێکنیشکارەکان کە ئەوانەی ئیش پێ دەکەن باسی ئەهەمیەتی ئەو جیهازەی بکەن و گرنگی و مواسەفاتی ئەو جیهازەی لە بۆ دکتۆرە خۆشەویستەکانی میهرەبانی و لە بۆ هەموو خەڵکی و هەموو ئەو دکتۆرانەی کە لە هەولێرێکە لە کوردستان کار دەکەن دەتانن نەخۆشەکانیان بنێرن و بە داشکاندنی زۆر تایبەت لە بۆ نەخۆشەکانی نانەکەلی، نەخۆشی هیوا، خەستەخانەکانی سەرەتانی هەموو کوردستان خەستەخانەی میهرەبانی پێشەنگە و پێشەنگی دەمنێتەوە بە پشتیوانی خوای گەورە. چاوەڕێی هەوڵ و هیمەتی زیاتری خێرخوازانە و خزمەتی زیاتریش لەمە دەبیتن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.